ڕێککەوتنێک لە نێوان هەسەدە و حکوومەتی سووریا واژۆکرا کاردانەوەی زۆری لێکەوتەوە ئەوش لە دوایەوەی کە کۆمەڵێک لەو ئاڵۆزیانەی کە لە سووریا بەردەوام بوون بوونە هۆکاری کشانەوە هێزەکانی سووریای دموکرات و هاوکات دەست بە سەرداگرتنی چەند ناوچێکی گرنگ لە ڕۆژاوای کوردستان لەلایەن هێزەکانی سوپای عەرەبی سووریاوە. لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم. بەڕێز هۆشنگ دەروێش نوێنەری هێزەکانی سووریای دموکرات لە هەرێمی کوردستان لەگەڵم دەبێت. بەڕێز هۆشنگ سپاس کە لەگەڵمانی. ئەو ڕێککەوتنەی کە کرا چۆن دەبینی؟ بەیاننامەی حکوومەتی سووریا سەبارەت بە ڕێککەوتنەکە و کاردانەوەکانی هەسەدە پەیوەست بەم بابەتە. بەڵێ زۆر سپاس، بەیانی باش. بڕاستی ینی توانم بڵێم پەیامی دوایی جەنێرال مەزلوم دۆنی بشە و وەک خۆتان ژێ ئاگادارم پەیامێکی هەبوو. تەسەوری من دەبێت چاوەڕوانێکی تەواوی بکەن دوای ڕۆشتنی جەنێرال مەزلوم بۆ دیمەشق و گەڕانەوەی، چونکە خۆشی پەیامەکە ئەڵێ دوای ڕۆشتنم بۆ دیمەشق و گەڕانەوەم زۆر تەفاسیلی ورد هەنە لەسەر ئەو ڕێککەوتنە قسەکەم بیمان یعنی وادێ دیاریکردن تەفاسیلن زۆر ورد هەنە، چونکە بڕاستیژی ینی خاڵن هەنە خاڵی تێکەلبوونی هێزی سووریا دیموکرات لەگەل ئارتێشا سووری، ینی ئەو هێز گەڕانەوەکەی بۆ حەسەکە دوایی ئەو هێز لکو بەلا ئەبە بەلاو نابێت ئەو هێزەکە، ینی زۆر خاڵەکان هەنە تەسەوری من دەبێ خۆمان چاوەڕوان بکەن کابنە وردەی ئەو ڕێککەوتنەکە چییە. پێتان وایە لە دوای سەردانیکردنی بۆ دمشق هیچ گۆڕانکاریەک لە ناوەڕۆکی ئەو ڕێککەوتنانەی دەکرێت کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی؟ من ئەڵێم تەفاسیلەکانی چونکە زۆر پرسیار هەنە، وەک من ئێستا وتی ینی هێزی سووریا دیموکرات ئەگەر ئێستا بگەڕێرەوە و سینۆری هێزی سووریا دیموکرات ببە حەسەکە، ینی بە ئەو چەند هەزارە 40,000 50,000 60,000 هێزی سووریا دیموکرات لە حەسەکە ئایندەی ئەو هێزەکە چوونە بێ، ینی لکو بەلاوە پێ ئەکرێتە چون ئالیەتی دەمجەکەی لەناو وەزارەتی بەرگری یا ئارتێشی سووریا چوون ئەبە لە ناوچێ کوردیەکان هەمینە یا بەلاوە پێ ئەبە لە شارەکانی تر. مەسەلەی سەرچاوەکانی ئابووری، ئەو سەرچاوەکانی ئابووریژی بیرێ کێلکێ نەوتیەکان و داهات، ینی ئەو وەزعی کورد چوون ئەبە نسبەی کورجە ئەو داهات چوون ئەبە چەند تەخسیس ئەکرێ بۆ ناوچەکانی کورد. پەیامێکی زۆر گرنگی هەبوو لە بیرمان نەڕوە د پەیامی جەنێرال مەزلومدا دۆنی بشە و زۆر گرنگ بوو، وتی خۆمان خۆدانهێزن و هەر ینی پاراستنی خصوصیەتی خۆمان ئەکەن و پاراستنی دەستکەفتنی خۆمان ژی ئەکەن، ینی هەر قسە لەسەر خصوصیەتی ناوچەکانی کوردی هەیە، قسە لەسەر هێزی قەسەدە هەیە، خصوصی سەر دەستکەفتنین کورد هەیە، دەستکەفتن ینی دەستکەفتنی ئیدارین و هەر دەستکەفتنین عسکەرین. مەبەستم ینی تەفاسیلەکە وێ زیاتر وا بدە دیاریکردن کابنە ئەو ڕێککەوتنە چوون. باشە دەستکەوتەکانی بۆ هێزە کوردیەکان چی دەبێت؟ وەکو جەنابەت ئەڵێ کە دەستکەوتی سیاسی و ئیداری دەبێت لە کاتێکدا لەسەر جەمە و ناوچانە دەبێت بکشێتەوە تەنها لە حەسەکە وەکو ڕۆڵێکی دیاریکراوی پێدەدرێت. ئایا ئەمە دەستکەوتی سیاسی و ئیداریە بە پێی ڕێککەوتنە؟ من ئەڵێم جەنێرال مەزلوم وتووە هەر جەخت کردووە سەر خۆمان موسڕن سەر پاراستنی دەستکەفتەکانی خۆمان. لێرە پرسیارەکە ئەوە کاتی ئەڵێن لە بەرچاوگرتنی خصوصیەتی ناوچەیان کوردی، ئەو خصوصیەتی ناوچەیان کوردی چییە؟ ئەوە ئەڵێن بۆ تۆ پێویستە زیاتر بوردی سەر بوەستن کابنە چون ڕێک ئەکەون. هێزی ناوخۆیی وەک ئاسایش ئەو هێزەکان وەکو ئەمینین یان نا، هەبوونی بەرابڵێن لەشکەری و عسکەری ئارتێشا سووریا لە ناوچەیان کوردی بە تایبەت لە قامشلو لە حەسەکە لە دێرێک لە عاموودا دەرباسیە لە ئەو ناوچەیانە چوون ئەبە هێزەکی محەدەد داخلە بەیان نا، چارچێوەیەکی ئەمنی وەک جاران ئەبەیان نا. ینی ئەمەنە ئەم خاڵانە بڕاستی پێویستە ڕوون بکرێ، ینی ئەم ڕێککەوتنە ئێستا بووە نە ئەو ڕێککەوتنێکی وا بڵێن بتەواوی کۆنکرێتیە دیارە بڵێن وەڵە ئەم خاڵە نا تەفاسیلی ورد هەیە پێویستی مناقەشە سەر ببە. بەڵێ بەڕێز هۆشنگ
ڕۆڵی سەرۆک بارزانی لە چارەسەرکردنی پرسی ڕۆژاوای کوردستان و سووریا چۆن دەبینی؟ دوێنێ نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ سووریا تۆم بەڕاک و هاوکات ئەحمەد شار ئەوە جنرال مەزلوم عەبدیش سپاسی سەرۆک بارزانیان کرد بۆ ڕۆڵەی کە گێڕاویەتی. هەنگاوی داهاتوو بۆ چارەسەرکردنیان بابەتانە چۆن دەبێت؟ زانە دوای شێخ مەقسوود و ئەشرەفیە دوای ئەو کۆمکوژیە بەتایبەت لە شێخ مەقسوود کرا مە بەردەوام لەسەر ڕاگەیاندن و تووە ینی ئەو قوناغە بەتایبەت جاری یەکەمە ئەم دبینن هەلوێستێن هەموو کوردیانی لە هەر چارپەرچێ کوردستان تاڵ دەرەوە سەر ئاستێن شارع کوردی سەر ئاستێن سیاسی سەر ئاستێن پارتیên سیاسی یعنی هەموو یەک دەنگ بوون و یەک هەلوێست بوون. ئەم کۆبوونەوەی گل هەولێر بووە ئەو دانیشتینێن لە هەولێر بووە یعنی جێ دڵخۆشی زۆر لای یعنی هەر تاکەکی کورتایدی سەیری ئەو دیمەنانە ئەکرد گووا دانیشتی بوون یعنی پێیان زۆر خۆش بوو یعنی جار یەکەم وەک منوتی دیتنگە پارتیên سیاسی و سەرکردێن کورد بە ئەو ڕەنگە هەموو پێکەوە سەر یەک مێز دانیشتینی بێگومان ڕۆلی هەبوو دەوری هەبوو زۆر دەورێکی گرنگ و کاریگەر بوو ژی بڕاستی بۆ توانبن احتیوا و ینی احتیوا ئەو ئالۆزی و ئەو شەڕ و پێکدادانێک لە سووریا ئەبوو لە شێخ مەقسوود ئەبوو لە ئەشرەفیە ئەبوو سووریا ئەڕۆژ بە عالی قوناغێکی در بڕاستی قوناغێکی زۆر خەتەر بوو. باشە ئەوەی کە مێوانژێ پێ بکەم ئەو ڕێکەوتنەیە کە کراوە هەردوێنێش مەزلوم عەبدی ئاماژەی بەوە کرد ڕێکەوتنمان کرد بۆ ئەوەی کە شەڕ بوەستێت و شەڕ ڕوو نەدات. هیچ گەرەنتیەک هەیە کەم ڕێککەوتنانە جێبەجێ بکرێت و جارێکی دیکە شەڕ لەو ناوچانە ڕوو نەداتەوە؟ زانە ئەو هەوڵدان هەموو بڕاستی کاتی هێرش بوو سەر شێخ مەقسوود و ئەشرەفی ئەو کاتە منوتی ئەم کلیلەکە کلیلی دەرگایەکی دی ئەکرێتەوە لەسەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ji ber بە حەقیقەت دوای دانیشتنی گل پاریس بوو دناو ئیسرائیل و سووریادا یعنی بەرچاو بوو گێ بە تەواوی ڕێکەفتنێک هەیە ئەو ڕێکەفتن بەری سووریا ئەبە باڵی ناوچەیەن نفوزن تازە ئەو ناوچەیەن نفوزێن تازەش بۆ هێزن خۆدی باندۆرن لەسەر خاکا سووری هەموو کەس زانێکی خۆدی باندۆرە یعنی ئەمریکایە ئیسرائیل تورکیایە تورکیاژی بێگومان یعنی پێویستی خۆشی حسەتی هەبە بەلا ناوی بکەم ئەو کاکەی سووری دەبێت ناوچەی نفوزی خۆشی زیاتر بکە ناو سووریادە دوای ئەو دانیشتنی وەک موتی لەگەڵ ناو ئیسرائیل و ناو سووریادە تا تورکیا ئۆکێ نەدە ئەرێ نەدە موافقەکە نەدرا ناتوانی بوون ئەو ڕێکەوتنەکە بجیجی بکرێن بۆوە بەریار بوو گە ناوچەیەن باکوور و ڕۆژهەڵاتی سووریا یا حەلەب بتایبەت ببە مناطق نفوزن ترکی ئەم ڕێکەوتنە ئێستا ئەگەر وەک کەسایەتی من ڕای خۆ بڵێم لێرە نەوەک ئەنجومەنی سووریای دیموکراتەڵێم وەزعی سووری بگشتی تا ئێستا ئالۆزە سووریا بگشتی نەوەزعکی سەقامگیرە و ئارامە چونکو ئەگەر بەر چاوی خۆمان ببین وەزعی عەلەویەکان لە ساحل تا ئێستا بەهێزی قووەت بێدەنگە وەزعی دروزەکان باشووری سووریا دەرعا قنێترا جۆلان وەزعی سوێدا ئەف هەمووە بوو مناطقی نفوزی ئیسرائیلی بتەواوی وەزعی بادیەی سووری تەنەف وەزعی بادیەی سووری تا ئێستا داعش لێیە شانێ داعش هەر جوڵانە و حرەکە ئەکن مەبەستم لەسەر ئاستێن دیمەنین سووریا بگشتی سەیریکن نە ئارامیکی سیاسی نە ئارامیکی عسکەریە و هەر انقسامێکی جغرافی تا ئەف وەختێ من و تەقسەژی ئەکن هەر سووری عملیان لەسەر ئاستێن جغرافی پەرچەکریە. باشە ئەگەر بە کورتیش لە کۆتایی تا پێم بڵێ جیاوازی ئەم ڕێککەوتنە لەگەڵ ڕێککەوتنەکەی دەی ئادار چییە؟ بێزانە ڕێکەوتنی دەهێ مارس دەهی تەوتی دەی ئادار داگەر دووبارە پرسیارە خۆ دووبارە کردووە باشە ئاماژم بەوە کرد کە جیاوازی نێوان ئەم ڕێککەوتنەی کە دوێنێکرا لەگەڵ ڕێککەوتنی دەی ئادار لە نێوان حکوومەتی سووریا و هەسەدە چییە؟ زانە ڕێکەوتنی دای ئازار بێگومان ئیتارێکی گشتی بوو وەک دەبێزن خێسکێن خەتێن پان بوون ینی هیچ تەفاسیلێک ناودن نەبوو ینی ئیتارێکی تەفاهمێکی مەبدەئی بوو گشتی بوو ینی
تشتی وردەکاری تێد مناقەشە نەکرابوو ئەمەژی تشتێن وردەکاری مناقەشە تێد نەکراوە بتەواوی ئەو بوو مەبەستم بۆ وا من وتی زۆر گرنگە ئێستا حکم نەکەن تا ڕۆشتنی جەنێرال مەزلوم و گەڕانی و ئەو وردەکاریە دەبێت سەر قسە بکەتن کۆ خۆشی دە پەیامی خۆی دۆ بشە و دە تەکید لەسەر ئەم خاڵە کرد وتی پێویستە دوای گەڕانەوەم سەر تەفاسیلەکان زۆر ینی تەفاسیلی ورد قسەکن ئەو ڕێککەوتنە تا چه ئاستی ڕێککەوتنە لەسەر ئاستێن سیاسی سەر ئاستێن ئیداری سەر ئاستێن ئاسکەری. باشە سپاس دەکەم بەڕێز هۆشنگ دەروێش نوێنەری ئەنجومەنی سووریای دموکرات لە هەرێمی کوردستان سپاسکە لەگەڵ کوردستان 24 بووی.